لە بەرنامەی ئەمڕۆی گەلی کوردستان ئەوسڵایەمەتان لەبێت ئەم کاتۆم و کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی ئەوکاران و لە پرۆگرامێکی نوێدا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کە تاکۆتای پرۆگرام بینەرمان بن و سوود لەو بڕگۆ بابەتانە ببینن کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون. بە یارمەتی ئەوکارانەوە ئەمڕۆ بابەتێکمان ئامادە کردو و لەگەڵ میوانەکەماندا گفتوگۆی لەسەر دەکەین و ئێستا میوانەکەم لە ستۆدیۆ ئامادەیە. ئەویش باز لە کاریگەری و لێکەوتەکانی جوانکاری و نەشتەرگەری جوانکاری دەکەین لەسەر ئەو کەسانەی کە ئەنجامی دەدەن. هەڵبەتە جوانکاری و نەشتەرگەری جوانکاری بە شێوەیەکی گشتی لەگەڵ پێشکەوتنی زانستی پزیشکیدا بە شێوەیەکی گشتی لە تەواوی دنیادا گرنگێکی زۆری پێدەدرێ و هەڵبەت هەرێمی کوردستانیش بە دەرنیە لەو گرنگی پێدانە و لەو پێشکەوتنی زانستی پزیشکیدا. بەڵام لە هەرێمی کوردستاندا لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا، لەگەڵ هاتنی تۆڕە کۆمەڵایەتەکان، لەگەڵ دروستبوونی مۆدێلەکان، لەگەڵ دروستبوونی پەبلیک فیگەرەکان دەتوانین بڵین ئەمانە بەشێک بوون لە ئەو هۆکارانەی یاخود لەو پاڵنەرانەی کە خواست لەسەر ئەنجامدانی جوانکاری و نەشتەرگەری جوانکاری زیاتر بێت لە هەرێمی کوردستاندا. اینجا ئەمڕۆ باز لە لێکەوتەکانی دەکەین، بزانین ئەنجامدانی ئەم جوانکاری و نەشتەرگەری جوانکاریانە چی کاریگەریەکی دەبێت، چ لێکەوتێکی دەبێت لەسەر چارەخوازان بە شێوەیەکی گشتی، چ لە ڕووی دەرونی، چ لە ڕووی زانستی، تەنانەت لە ڕووی مادیشەوە کە ڕۆژانە بە دەیان هزار دلار لەم جوانکاری و نەشتەرگەری جوانکاریانەدا ئەنجام دەدرێت. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ دکتۆر شێرکۆ ئەحمەد کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی پێست و جوانکارین و لەم بەشەی پرۆگرامدا لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆر شێرکۆ بەیانیت باش و بەخێراتی. بەیانی ئێوە باش، بەیانی بینەرەکان باش کە لەگەڵمانە بن. زۆر سپاس. دکتۆر، ڕاستەوخۆ بۆ پرسیارە دەست پێ بکەم، لە هەرێمی کوردستاندا ئێستا خواست لەسەر کام جۆری جوانکاری زۆرە یاخود خواستەکە بەرز بۆتە بە شێوەیەکی گشتی، چ لە نێوان ڕەگەزی مێدا و لە ڕەگەزی نێردا؟ بڵێ، خۆی جوانکاری مێژێکی دێرینی هەیە بۆنە لە هەموو شارستانەکان لە مێژوەوە بە لە شارستانەتی میسڕی کۆنەکان هەبووە. ئێستا دۆزراوەوە کە زەیتی زەیتون و مێوی هەنگیان بەکارێناوەی لە گەرمای ئەو کاتە پارێزرێن و پێستیان بە وشکی نەمێنێتەوە تووشی ترچ و لۆچی پەڵە نەبێ و ئەوانەی کە بۆ دۆزراوەتەوە لە تابوتی ئەوانەی کە دۆزراونەتەوە کە پەنجەی لە تەختە دروستکراوی تیا بوو کە ئەمە جگە لە جوانکاری هیچ ئۆکارێکی تر نییە بۆ دروستکردنی ئەم جۆرە پەنجانە بۆ نەوەی کە پەنجیان نەماوە بە شێوەیەکی جوانکاری بۆی شکڵی کەسەکە تێک نەچێ لە تەختە بۆیان دروست کردو. لە یۆنانی کۆنەکانیشە هەم دیسانە بوو ئاوی گوڵیان بەکارێنە حۆزێکیان دروست کردو کە پڕی بووە لە گوڵ چوون خۆیان پێشتۆ بە بیانی ئەوەی کە ئەتوان پێستیان جوانە جوانتر دەرەکەوێت. ئێستاژ لە زۆر بۆنە فلیمەکانەیە لە زۆر بۆنە ڕسمایی بینین کە ئەم جۆرە نەریتە لایەنە ئەرماوە. لە زانستی ئیسلامی شابۆنمونە دەمودانیان پاکردوێتەوە کە سپی و پاک و تەمیز دەرکەوێت کلیان بەکارێناوەکە بۆی کەسەکە جوانتر بۆ ئارایشتی بۆ بکرێنی لە هەموو نەتەوەکانە لە دینەکان هەمووی جوانکاری هەبوو. بەڵام جوانکاری زیاد دەڕۆی تیاکراوە ئێستا یا کەمتر ئەکرێ یا زیاتر ئەکرێ ئەو بەپێی خواستی کەسەکە بەپێی کۆمەلگاکە و پێی سەردەمەکە بەڵێ ئەگۆڕێ. بۆ ئەوی کە ئێستا چ جۆرە جوانکاریێک باوە لە ناو پیاوانە ئێستا باوە زۆربەی یەن بۆ جوانکاری، لە ناو ئافرەتانە تەمەنەوە ئیشی خۆیانەوە وەک خۆمانەڵین شتەکە بۆ هەردوو لایەنە ئێستا ئەگرێتەوە. ئەوسا خەڵک زیاتر بۆ نەخۆشی یا چارەسەری نەخۆشیەکانی پێز یا گرفتەکانی بۆ هەناسە تونی و هەناسە تەنگی لوتی ئات بۆ لای دکتۆری جوانکاری یا دکتۆری قورگۆ و توژوە. ئێستا ئەوە کەمتر بۆتەوە، زیاتر بەرەو جوانکاری پێستیان بەرەو جوانکاری لوتیانەچن بۆ سنتەرەکان و بۆ لای پزیشکی جوانکاری. بەڵێ، ئەوەی کە ئێستا لە کوردستانە ئەگوزارێت لە بابەتی جوانکاریەکان هەڵبەتە کە ئەڵام جوانکاری ئەم نەشتەرگەری جوانکاریان بابەتی بۆ تۆکس و فیلەر و ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕوخسارە و لە جەستەیە ئەنجامی دەدەن. ئەمەی لە کوردستان ئاگوزارێت ئێستا پێویستی یان چاولێکەریە؟ وەڵی چنوردوو بەشە توانین بڵین پێداویستی تایە ناکرێت تۆ ئەنی بە شێوێکی ڕاستە بەسەرەمیان نابێنی، بەڵام چاولێکەری و چۆن دوای قەرەباڵی کەوتنیشی زۆرتیە. ئەنی ئێستا هیوایەت بۆ کلینیکەکان بۆ لامان یا بۆ عیادە بۆ لامان بۆ جۆری جوانکارێکی کە ئەم خۆی ئێوە نازانێ ناوی چی، هیچی لەسەر نەخوێنێتەوە یا هیچ شارەزایەکی لەسەر هیوایە بۆ
یەت بۆ بۆتۆکس ئەڵە فیلەرمێ بۆ فیلەری ئەڵە بۆ تۆکسمەوێ ینی بۆ نمونە تۆ ئەبێت دانیشی لەگەڵ یاباسی بزانین بۆچی هاتووە ینی ئەگەر زۆر تەنانەت پزیشکیش زۆر وردکار نەبێ ئەگەر زۆر بەوردی لەگەڵ کەسەکە هەم لە ڕووی زانستی ئەوەی کە کەسەکە چەندێک زانستیە شارەزای جوانکاریە هەم لە ڕووی ئەوەی کە باری دەرونی کەسەکە چۆنە ئەگەر تۆ جوانکاری بۆ ئەنجام بی چوە خۆتە زانی شکلی دەموچاوی تێگەدا کە دوای هەموو جوانکاریەک جاتر بەلای جوانی بێ بەلای ئەوەی کە جوان نەبێ کەسەکە لە ڕووی دەرونیەوە شکلی خۆی لە ئاوێنە ئەبینێ دوای ئەوە کاریگەری دەرونی لەسەر دروست دەبێت جا کارێگەرەکە نێگەتیڤ بیان پۆزتیڤ ینی بە باش بێ یا بەخرا بێ لەسەر دەرونی کەسەکە دروستە بێت تۆ بێ وەکو پزیشکی جوانکار ئەنی دەرونی کەسەکە لەگەڵ یاقسە بکەی بدوی بۆی بزانی دەرونی کەسەکە ستیبڵ یا جێگیرەیە ئەوەی کە تۆ بۆی ئەنجامەی ئەو کەسە دوای قبولی ئەکا ئەتوانێ بۆ نە لە ڕووی دەرونیەوە قبولی بکە یا بەهڵە نەهاتۆ بۆ شتێکی تر هات بێت پەیوەندیەکی زۆر هەیە لە نێوان لایانی دەرونی کەسەکە و جوانکاریەکە و ئەنجامی جوانکاریەکەیە پەیوەندێکی ڕاستەخۆ هەیە چکە لایانی دەرونی کەسەکە بۆ نمونە ئینسان دوو بەشە بەشی ئەوەی کە دەرەکی و بەشی دەرونی تۆ بەشی دەرەکەەکەیت کە گۆڕی کاریگەر ڕاستەخۆی لەسەر بەشی ناوە یا دەرونیەکەی بێ یو هەر خۆی کەسێکی قەلەقە یعنی بۆ نمونە ڤیددیوەکی هێناوە یا ڕستمێکی هێناوە یا مۆبایلەکەیت پیشانە ئەڵە دکتۆر شتێکم بۆ بکە ئاوا ئەنی سەیەکەی مەسیلێکی هێناوە لە فلیمێکە لە قتەیەک ڕستمی گرتووە ئەنی تۆ تا بەیانی لەگەڵ ئەم کەسابی ئیشی بۆ بکەی ناگەیتە نەتیجە کە ڕەنگە فۆتۆشۆپیشی دیابێت لاوانێ خۆی فۆتۆشۆپی تیاابێ یا ئەوەی کە خۆتەزانی ئەم فلیمە هۆڵی و دووشتانە بە ئەنوعات فیلتەرە ئەڕواخۆ ئەو کەسە ئاسایی نییە سیرەکەی بۆنە کەسێکە 20 ساڵە لە فلیمەکە ئیکەن بە 50 ساڵ وەنە 50 ساڵە تەمەنی دەوری 25 ساڵەگە بینێ لە فلیمەکە یعنی تۆ ئەمە گۆڕ هەم فیلتەری تیا هەم ئەپیتیا هەم کۆمەڵێک بۆنە شکلی جیاواز ئەیان بەو ئەکتەرە ئەنی تۆ هەرچەنە ئیش بۆ ئەو کەسە بکەی ئەوەی کە ئەو ڤیددیۆە ئەو ڕستمە پیشانتەیە ئەو چارەخوازە تۆ ناگەیتە نەتیجە چکە بۆنە لە کۆتای ئەو کەسێک لە مێشکایەتی یا کەسێک لە دەرونیایەتی کە بۆ نمونە ناوی مواسیلێکە ئەو ێ ببێ بەوە یعنی ناوێ باشە لەو کاتە دکتۆر کە کەسێک گێتە لای ئێوە ئێوە سایکۆلۆژیای کەسەکەتان تا چەند بەلاوەگرنگەوە و پزیشکێکی سپۆر و تا چەند لە حاڵەتێک ئەگەر بزان ئەم کەسە زۆر واسواسە یا لایانی دەرونیەکی جێگیر نییە هەماهنگگیتان لەگەڵ پزیشکانی دەرونیە یا خۆی پسپۆرانی دەرونیا چۆنە وەڵی چون ئەمە ئەبێ پزیشکەکە هەر خۆیەکەوێتە کێشەوە بەیان ینی کەسەکە تۆ لەوە چێ 50 بێتەوە بۆ لاو دکتۆر وەن من ئەمەم بەرزتر ئەمەم نزمتر ئەمەم تۆزێ ئەم لای ڕاستم جیاوازە لای چەپم جیاوازە ئەم لایەن بۆنە زۆر سپی ئەم لایەن بۆ نمونە ڕەنگی تۆخترە جۆرەکانی جوانکاری بۆنە لێوی سەرەوەم خوارە لێوی خوارەوەم خوارە سەرەوە زیاترە خوارە کەمترە یا لوتم بۆ نمونە بە نوعێک چارەسەری بۆکراوە یا پێڵی تر ئەوەی کە ئەیکا بۆ من عادەتەن کەسەکە ئەگەر وەزواز بێت بۆ پزیشکەکەش ینی بۆ هەم بۆ سمعی پزیشکەکە هەم بۆ ئەوی کە کاری پیشەیی ژیانی تۆ ڕۆژانەیەتەوە بۆلات ئەمە بۆ خۆتۆژ ینی خۆش نابێت هەم بۆ دەرونی خۆت هەستەکەی بۆنە ئیشێکی ڕاستە نەکردووە نەک ئیشەکەت غەڵەت بوو بێنی بۆ کەس بۆ هەر کەسێکی بکێرەوە ئاکەی بەڵام بۆ نمونە ئیشەکەی بۆ کەسێکی گونجاوت نەکردو کاری جوانکاری تۆ بۆ کەسێکی گونجاوی بکەی لە ڕووی دەرونیەوە جێگیر بێنی بۆ نمونە ئەمڕۆ بڵێ بۆ نمونە ڕوومەتم دکتۆر تۆزە بابەرزتر بێ بەیانی بێتەوە بڵێ دکتۆر وڵات لێم نایە ئەبێ زیاتر بەرز بێ یا دکتۆر ئەمەم بۆ دەرکەرەوە با نزم بێ یا بۆ نمونە تۆ سرسی ناو چاوانی بۆ لا ئەبێ یا بۆ نە شکلی ئەگۆڕی پێستەکەی بۆ نمونە تەخشیری بۆکە پێست توێش هەڵایە پێستەکەی پێستێکی تر دروستە بێت وڵات دکتۆر وازی لێ بێن هەرەوەی خۆم باشتر ینی بۆ نە کەسەکە قەلق بێت تۆ لەگەڵ تەحملیشیان نییە ناگەیتە نەوەڵات تەحمل ئەبێ هیچ ئەبێ پزیشک زۆر بە تەحمل بێ بەڵام لەگەڵ ئەوەش پێشەوە ئیشەکەش بکەی ئەبێ بۆنە پیشن سلکشن بکە ینی بۆ چۆنەڵی اختیاری نەخۆش بکەی بزانی کێ بۆ چی شتێک گونجاوە ینی ئەگەر بزانی لە ڕووی دەرونیەوە زۆر مشکلێکی هەیە و تۆ ناتوانانی لەگەڵ یا بگەیتە نەتیجە بۆ ئەوەی کە نەتیجەیە ئەنجامی جوانکارەکەی لەگەڵ باسکەی بە تەواوی ئەبێ پزیشکی دەرونی لەم وەزعاتیەوە بگلێنی ینی بۆنە ئیستشاری بکەی بە پزیشکێکی دەرونی هاوڕێت بۆنە پێ بڵێ ئەمە چی بۆ بکەم یا ئەتوانێت ئەم جۆرە نەشتەگەری کاتە چارەخوازەکە بە ئاسایی ئەو شتەوەرەگرێت کە ئێوە پێیان بڵێن بڕۆن سەردانی پسپۆڕێکی دەرونی بکەن خۆی تا ئێستا نەوەڵا تا ئێستا ئەمە مەقبول نییە لای هیچ کەسێک ینی لای خۆمان لە کۆمەڵگای خۆمان کاڵی پزیشکی دەرونی کەسەکە ئەنی لە وڵاتان زۆر
ینی بە شانازیەوە خەڵک باسی کاڵێ من پزیشکە دەرونیەکەم پێوتم ئەبێ ڕۆژی 2 ساعت کەمتر وەرزش نەکە یعنی ئەمە زۆر بە شانازیەوە ئەڵێ تویتی بۆ سەحەت و بۆ نەفسیەت و بۆ دەرونت وا باشەکە وەرزشەیەکی زیاتر بکەیت یا بۆ نمونە سارە لێخوڕین کەم بکەیتەوە ناتوانانی سارە لێخوڕی باش نییە بۆ تۆ یا بۆ نمونە لە حەمامان نابێت ساعتە بێنیتەوە چارەکە بێنی ینی ئەوە لە وڵاتانی تر بەڵێ ئەو بە شانازیەوە بازەکەەکە من کەسێکی ڕاقیە پزیشکی دەرونی چیە تەنانەت لای خۆمان کە باسی فیزیکی دەرونی یەکسەر ئەڵێ ئەوە سەرجادەی بیرەکەوێتەوە شێتی بیرەکەوێتەوە نازانێت پزیشکی دەرونیش وەکو ینی ئینسان وەکو بیداەتی بەرنمەکە باسمان کرد دوو بەشە ئەم لایانی جستەی ئەوەی کە ئەیبینین تۆ ئەوێ جوانکاری بکە بەڵام لایەنێکی تریشەیە کە نایبینێ دەرونیە تۆ ئەبێ بۆ نە هەردوو لایەکان وەکو یەک سیرکە ینی دەرونێکی باش و تەنانەت جوانێکی باشش هەیە بە ڕوخسار توانایەکی باش چالاکێکی باشش هەیە بە کەسەکە و ڕوخسارێکی باش بە هەمان شێوە باش دکتۆر لەو حاڵەتانەیە کە لە قسەکان ئاماژەت پێداوتە کەسی وا هەیە ئەمڕۆیە داوای شتێکەکە بۆ بەیانیەتەوە بە دڵی نییە گۆڕانکاری و تەنانەت لە نەشتەرگەری جوانکارەکانیشان لە نەشتەرگەریەکانیشە ڕەنگە کەسی وا هەبێت بۆ یەک شوێنیان بۆ منە بۆ لوتی چەند جارێک ئەم نەشتەرگەریە لە جارێک زیاتر ئەنجامی ئەیان ئایا سەر نەکەوتنی یان سەرکەوتون نەبوونی ئەم جوانکاری کە ئەنجامیان تەنها گەڕێتەوە بۆ لایەنی دەرونی نەخۆشەکە کە بە دڵی نییە یاخود پزیشکەکەش دەورە بینێ لەو کاتەیە ئەمە دوولایەنەیە ئەمە دوولایەنەیە چور لەوە چێ بۆن هەر خۆشی ڕاست بکە ئەو نەشتەرگەری کە بووی ئەنجامراوە ڕێک ئەوە نەبێ کە خۆی ئینسان شتێکی پێ ئەڵەن ڤاریشن ینی وەکو پەنجەمۆر وایە کەس لە کەس ناچێت و لوتی کەسی لە کەس ناچێت و تەنانەت بۆنە لێ و ڕوخساری کەسیش لە ساسا لە کەسێکی تر ناچێت تۆ ئەو پزیشکی کە ئەو نەشتەرگەرە جوانکاری بۆ ئەنجاماوە بۆ نمونە لەم کەسە بە شێوەیە کردوێتی لە کەسێکی ترە بە شێوەیەکی تر دەرەچێت ینی بۆ نەتەنان نەتیجەکانی جەگۆڕێتەوە کە شتەکان وەکو یەک نەبێ نەتیجەکانی وەکو یەک نابێ و ئێمە هەڵی پزیشکیشمانەیە خۆ من باسی ئەوە ناکەین کە ئەنی لە سامووی هەر خەتایی کەسەکە بێ ئێمە ئەگەڕینەوەی کە جاری وای هەڵی پزیشکی ژەکری ئەمە واریدە و لە هەموو دنیاش بەس ڕەنگە لە بابەتی بۆ تۆکس و فیلەرەکە چارەسەرەکەی ئاسانتر بێت ماوەیەک چاوەڕێکی تو دوای باشە بەس بۆ نەشتەرگەریەکە تۆ بۆ نەشتەرگەریەکە مشکیلەیە بۆ نمونە ژنا بۆ تۆکس و فیلەر خۆی بۆ نمونە ئەو پەڕی شەشمان گریمان ساڵێک مایەوە لەوە زیاتر خۆی هەر بە هیچیش نەکە خۆی تاواتر ماوەدەکە کۆتایی بێت و نامێنێتەوە لە جسمە بەڵام مشکلەکە نەشتەرگەریەکانە تۆ بۆ نەشتەرگەریەک ئەنجامەیە لوتی کڕکراگەیتیان هێڵاوە ئەوە چێدا ئەنیشێ لوتی گیراوە بۆی نەشتەرگەریەکەەوە لە شوێنێکی دانیشە ئەبێ لە شوێنێکی ترەوە یا لە گوێزکە یا لە بۆن لە پەراسوەکانی و کڕکراگەدانیشی وەرگریت و دیسان بخێتەوە شوێنی خۆی ینی ئەمە بۆنە تۆ لە بیدات کە کڕکراگەیەکی سەلیم یا هیچ مشکلەیەکی نەبووەوە و نەشتەرگەری بکراوە و گرفتی هەبوو دوایی ئەم جارە کڕکراگەی خۆی نەماوە کڕکراگەی شوێنێکی تر ینی ئەبێ بە دوو نەشتەرگەری لە نەشتەرگەریە کا بە تاوی وەنە سەرکەوتو نەبوو ئایا لە دوو نەشتەرگەریە ڕێژەی فێڵەر یا لە ڕێژەی سەرکەوتو نەبوون تەعاان زیاترە بێت ینی بۆ نمونە شتەکان هەمیشە بەرەو خراپی ئەچێگەر پزیشکێکی باش یا بۆ منە کەسێکی لێهاتوو ئەو نەشتەرگەرەی بۆ ئەنجام کەواتە چارەخوازەکانیش ئەبێ بزانن کە دەچنە بەردەستی کێو کیاڵدەژێرن بڵێ ئەمە چۆنە کەوتۆتە سەر ئەکسپێرنس یا تەجروبەی ئەو پزیشکە ینی پزیشکێک ئیشی زیاتر کرد بێت طبعاً تەجروبەی زیاترە لە ئەگەر چۆن کوردی خۆمانەڵێ لە هەموو غەڵەتێکەوە شتێک فێر بوو بێ زۆرەکە ئێستا زۆر شت فێر بووە ئەمەی کە قسەژە فێر ئەوەی کە بۆنە تۆ لە جانکۆش یا شەهادەکەش کەوەری ئەگری تەنانەت ئەو دەورانی کە ئەشیکەی ڕۆژانە لە ژیانی ڕۆژانە تا شتێکی ترە یعنی هەموو ئیشتی پزیشکی وەکو ئیشەکانی تر وایە ینی کەسێک بۆ نمونە ئەچێ بە نەزەری فێری سیاقەتە بێ بۆ نمونە کە تۆ تا ساری خۆ نەبێ بە تەنیان ڕێی بە تەواوی شتەکان نایزانانی لەو ماوەکوتە تۆ پزیشکیش بۆنە ژیانی پزیشکیش ئاوایە تۆ ڕۆژانە بۆنە کۆمەڵە کێشەی تریەتە بەرچەستر بەڵام ئێمە خۆشبەختانە ناو پزیشکانە یەک شتەیە ئیژەوەیە کە ڕاوێژ بە یەکتری ئەکرێ ینی بۆ نمونە تۆ یەکێک سیرەکەی تەجروبەی لە تۆ زیاترە یان ئیشی زیاتر کردووە لە تۆ ئەڵێ شتێکی ئاکەوتە بەردەستم چی بۆ کەم یا بەیەکەوە ئەیکەی ینی تیم هەیە بۆنە لە ناو پزیشکانە بە تیم ئەیکەی ینی بەتەنیا قەرار ڕای بۆی بەانی ئەم کەسەکە زەرمەند نەبێ ئەم تۆش ئیشێکی سەقەت نەکەی بۆ
درستە لە بابەتی جوانکاریەکانە دکتۆر ئاماژەت پێدا کە هەندێکی پێویستیە وڵێ زەرۆریەوە هەندێکیشی ئارەزومەندانیان چاولێکەریە کام جۆرەکان لە هەم نەشتەرگەری هەم لە بابەتی جوانکاری و بۆتۆکس و فیلەرەکان دەچێتە چوارچێوەی پێویستیەوە و کامانەشن کە دەچێتە چوارچێوەی ئارەزومەندانەوە خۆی سیرەکەی کەسەکە بۆی نەخۆشیێکەوە بۆ نمونە ئێستا ئەو کاتە تانا ئێستا کەم ماوە کۆرۆنایەکی بە سەرەکەی دەموچاوی هەمووی داکەوتووە ئەنی چاوری بە دەموچاویەوە نەماوە یا تووشی تایەکی زۆر بووە یا تووشی کۆمەڵک نەخۆشی گیر و گرفت بووە یا بە هەر هۆکارێک بێت کەسەکە دەموچاوی تووشی داکەوتن بە تووشی چرچولۆچی بە تووشی ئەوانەی کە بەنمونە سەرەتا کێشیان زۆر بۆ دواتر لە کێشیان زۆر بۆ دوای کێشیان دابەزانتر بە کیتۆ بەیە بە ئێستا نەشتەرگەری بچووکردنەوەی گەدەژەکەن بۆی کێژیان ئەوەش ئەچێتە چوارچێوەی جوانکاریەوە دکتۆر نەشتەرگەری جوانکاری ئەمە زیاتر بۆ نمونە ئەمە جۆرێکە لە جوانکاری کەسەکە بۆنە لە تەماڵی خۆی ناتوانێت بۆنە وەرزشێکی باش و لایفستایلەکەی خۆی بگۆڕێت تااقەتی نی ئەچێ دانیشێ ئەمەش تەبان ئێستا لیژ نەپێکاتوە هەموو کەس ناتوانێت ئەو کاتچکە خراپە لێکەوتەی خراپی زۆر زۆرە ئێمە خۆمان نەخۆشمان بینیوە کە بۆی ئەم نەشتەرگەری وەزنی زۆر دابەزیوە ینی زیاد لە پێویست بۆنە کەسەکە 120 کیلۆ بە ئێستا 6 کیلۆ ماوەتەوە ینی زۆر بەرەو کەمتیژ ئەگەری مردنیشی پێما پێ زۆرە دکتۆر دوێنێ لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاوکرایە کە خاتونێک لە بەغداد بۆ هۆی ئەنجامدانی نەشتەرگەری و ڕاکێشانی چۆری و گیانی لەدەستدا بوو بەڵێ خۆی ئەم نەشتەرگەریەک لێکەوتەی کە چۆن ئەڵی باشە خراپیشی هەیە و لە هەموو دنیاش ئەوە هەیە ینی شتێک نییە دە بڵێ لە کوردستانی یا لە بەغا لە هەموو دنیاش کاریگەری نەشتەرگەری جوانکاری هەموو نەشتەرگەرەکانی تریش یوای هەر بەوەی کاریگەری بەنجەکە خۆیەوە بۆی بەنجەکەەوە گیان لە دەزەیە ئەوە شتێکی واری دەیانی لە تۆبیژە لە هەموو کتێبی پزیشکەکانە باس کراوە لەبەرەوە ئەتوانین بڵێ ئەم بچووکردنەوەی گەدێش جۆرێکە لە جوانکاری خەڵکوا بەکو جوانکاری تێگەشتە بەڵام لە ڕاستی وانە بێ پێشن سلکشن هەیە ینی هەڵبژارنی جۆری نەخۆش هەیە بێ بزانی تۆ بۆشی ئەنجامەی بەشێ ناکرێت ئێستا لە سلێمانی من بیستم کە تیمێکیان بۆنە دروست کردووە خۆشبەختانە ئەوەی کە زۆر زەرور نەبێ زۆر زەرور نەبێ پێویستی نەبێ بۆی ناکرێت ئەگەر کەسێک لە ڕووداوێکی هاتوچۆیە بری ناربێیان بڵێ پێویست بۆ کاکە جوانکاریەوە ئەوە چێتە چوارچێوەی زەرورێتەوە لە ڕووداوی هاتوچۆ یا زۆر نەخۆش هاتەوە بەلامان کەسەکە بۆ هەرو کارە بێت تووشی سووتان بۆ پێستی بۆنە لایەکی بۆنە پێستی سوتاوە یا بۆی ئەو سووتانەوە تووشی سرسولۆسێکی زۆر بووە یا چاڵ بووە بەشێکی پێستی ئەوە داماوە نایەوێش گۆڕانکارێک لە پێستیا بکە ئەوێ پێشتر چۆن بۆ پێسوتاوێک یا پێش حادیسەکە چۆن بۆ ئێستا ئەوەی بۆ بێتەوە هەرچەند زۆر زەحمەتیشە بۆ نمونە لە سایاسا وەکو پێش ڕووداوەکەی لێبێتەوە بەڵام تۆ توانی بۆ نمونە کاریگەرەکەی کەم کێوێ لە سایە سانا بەڵام لە سایە هەفتا ئەتوانی وەکو پێشتری لێ بکەیتەوە بەڵام لە سایە ئەوە شتێکە دکتۆر سەر نەکەوتنی ئەم جوانکاریانە بە تایبەت بابەتی بۆ تۆکس و فیلەرەکە پێدوانیە بگەڕێتەوانێ بۆ تێکەڵبوونی پسپۆڕەکان ئێستا ڕەنگە سنتەرێکی جوانکاریان بابەتی ئارایشگایەک ئەچێ ئەم بۆ تۆکس و فیلەرە شەکات و ئەنجامیات و چارەخوازی زۆر بە ئاسانیە چێتە بەردەستیان و ئەڵێ بۆم ئەنجام بدە بەشێکی ناگەڕێتەوە بۆوە وڵی خۆی ئەمە نابێت لە ڕووی بۆنە زانستی پزیشکی و لە تەنان بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیش کە هەیە نابێت هیچ سنتەرێکە هیچ کەسێکە ئیشی کاری پزیشتانانت بۆنە پزیشکی تریش کە ئیشی کاری جوانکاری نی ئەمە بکاتە ئەگەر پزیشکیش بێ ئەبێ ئیلاپسپۆڕی خۆی لە پسپۆڕی خۆی بیکە بەڵام بیزە ئێمە بیستومانەکە بۆن سیرەکەین لە سنتەرەکانە یا لە ساڵۆنەکانە ئەمان کاری بۆ تۆکسفی مشتێکی هەڵەیە چکە تۆ ئەم بۆتۆکسی ئەم فیلەرە مادێکی ئاسان نییە بۆ بەکارهێنانی و ئەمیش ئاراجانیبیە تەنان بۆ تۆکسەکە مادێکی ژەهرە لە بەکتریاکە پێیەکەن پێڵەن بۆ چلینم تۆکسین ژەهرەکە ینی ئەو ژەهرە ئەم بەکتریا کۆمەڵک ژەهری تر دەرئەیە تەنانەت یەک مڵی ژارەکانی تری بەسە بۆی کەسێک بکوژێ ینی بۆ تۆکس جۆرەکە لە ژەهر بەڵام ئەم ژارە بۆ نەسەیفە ینی جوان پاکراوەتەوە و سەلامەتە بەکارهێنانی بەڵام ئێمە کەسی نەخۆشیشمان نەبوو بینیمیشمانە کەسەکە بۆی بۆ تۆکسەوە تووشی هەستیارەتی بکە دەموچاوی ئەوەنە ئاوساوە یا هەنێ جار پێویستەکە لە خەسخانە داخلیکەی تووشی هەستارەتیە بێ حاڵەتی واڕوویاوە بەڵێ ئێمە خۆمان بینیمانە
لەبەر ئەوە پێویستە ئەنی پزیشک ئاگاداری ئەم وەزع بێ لەژێر ڕێنمایی پزیشکا بکرێ باشتر نەک لە ساڵۆنەکانە یا بۆ شتەکەەوە ئاسایی بێتەوە کە سەسێ دانیشە ئیشی بۆ تۆ کە زیافە لەرکە یا بۆ نەدەموچاو هەمووی دەمارە تۆ بیا لە دەمارێک یا بۆ نمونە ئاراجانی بێک بەجێ بێڵە لەسەر دەموچاوی یانێ شوێنەیە تووشی یا خۆڕاجیە ئیلتیهابی زۆرە بێ تا پێستی بۆ باس لە لێکەوتە تەندروستەکانێکەکەی دکتۆر بەڵام پێشەوە جوانکاری و ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری جوانیەکی لە سەدەدا بە کەسێک ئەنجامەیەات یاخودەوە تا بێ خۆی جوانیەکی تیابێت یاخود جوانێکی وای هەبێت کە ئەو کاتە بتوانێت ئەم نەشتەرگەری ئەم جوانکاری ئەنجام با بۆی کە جوانتر ببێت چنوورە بێ کەسەکە پێشەوەی بچێ بۆ کاری جوانکاری ئەکا ئەبێ بزانێ چی ئەکایە بۆ دوای ئەو جوانکاریە ئەبێ بە چی ئەو کەسە خۆی طبعا هەموو شتێک لە دنیا وایە ترەوە قانونە جوانی سروشتی جوانتر لەوەی کە تۆ دانیشی بە تەسنیع بۆی دابنی بەڵام بۆ نمونە کەوتۆتە سەرلایەنی دەرونی کەسەکە هەنێک شتەیە بۆ نە کەسەکە خۆی ئەوە مرتاحە حەزی لێتی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئەوەی کە خۆی بۆ نمونە بەوە حەزی لێتی مرتاحە هیچ کێشەیەکی نییە لەگەڵ خۆیان کە وەرمونە ڕومەتی بەرزتر بێتەوە یا چاوی بە نوعێک دەرکەوێ یا نەشتەرگەری جوانکاری بۆ لوتی بکە یا بۆ گوێزکی ڕێکردنەوە بکە یا ئیتر ئێستا بۆ نمونە زۆر لایانی جوانکاری تریش پیا بۆ کە ئەنجامیدەن خۆی بۆ مرتاحبێ ئەوە تۆ ناتوانانی زۆر تداخلی کەسەکە بکەیت بۆ نمونە ئێستا نەخۆشێکیە بۆ لای تۆ بۆ کلینیک یا بۆ سنتەر سەیرەکەی دەموچاویە بۆ ڕوومەتی یەک دەرزی پێویستە بۆی کە ئەنی جوانێکی سروشتی تەبیعی باتێ خۆی حەزی لەوەیە دوو دەرزی بۆ بکەی ینی تۆ ئەوە ناتوانانی ئەو کاتە تۆ ڕێگری لێ بکەی ئەڵێ من دکتۆرەوە حەزم لێ لای تۆژنەی کاتێ لە شوێنی تریکانی کاتە ڕێنمایەکانی ئەوە وەرناگرێت ڕێنمای ئێمە ئەزانی چۆن ئەمە جوانکاری ئەمە عملیاتی وەنە ڕێخۆڵە کوێرە نیە بڵێ ئێستا بێبی کێژنا تووشی زیانەبی ئەمە جوانکاریە ئەنی توانین نیکا خۆ بەڵام ئەگەر بیکە ناتوانڕێ ئێمە نەخۆشمان نەبووە لێرە بۆمان نەکردو تومان ئەو مەکە تۆ پێویستی پێینە گەنجی وڵی هاتۆتەوە سیرەکەن چۆ وێران کردوێتی ئەنی کردویتی و هاتۆتەوە هەر کردویتی ینی ئەڕێ بۆ تورکایکە ڕوا بۆ لوبنان ئەنی کشتەکە لە مێشکایەتی ئەنی تۆ پێشی ئەڵی کاکەمە بۆ تۆ نابێت تۆ جارێت تەمەنە گەنجە ئەو نەشتەرگەرێ بۆ تۆ نابێت ئەوە مەکە سیرەکەی لە ئەخیرە ڕەفیق پێی ئەڵێن ئەمە بۆ ئەوە ناکە یا فلانکە جوان دەرچوێ ئەو مەسیلها ئەوەی کردووە ئەنی چاولێکەری چاولێکەرێکە بەڵە زۆر کاریگەریە لەسەر هەموو کەس بەڵێ باشە چکە لە بابەتی چاولێکەرێکە کە کەسێک دەبینەیەکان دکتۆر چیتر پاڵنەرە بۆ ئەوەی کە کەسێک لە ڕوخساری خۆی ڕازی نەبێت و هەستێ بە ئەنجامدانی ئەم جوانکاریانە سوشال میدیا سوشال میدیا طبعا فەیسبوک هاوڕەکانی خۆی بۆ نمونە ئەڵێن ئەها فلانکە سەیری ئەم پیجەکە فلانکە چۆن جوان دەرکەوتووە تۆ زۆر شکڵە لەوە سێوەزێک تۆز برۆ ئاوا لێ بکیایەک تۆز ڕومەتەوارێک پەخوا زۆر لەوەچی یعنی ها چۆن ئەڵێ ئێمە مرۆڤ شتێک چۆن ئەڵێ بوونەوەرێکی سۆشەڵە کۆمەڵایەتی ینی ئێمە کاریگەریمان لەسەر یەکتری هەیە ئێستا ئەو سابۆ نمونە باوی کراسی یەخەدار ها بە کۆن زۆر بوو ئێستا باوی نەمەوردەوردە خەریکە باوی یێتەوە بەر منشتە کۆنەکان خەریکە باوێتەوە جلی کوردی ئافرەتان کۆن بۆنە هەنێک شت باوی بوو ئێستا خەریکە باویێتەوە ماوەیەک نەمابوو ینی چۆن ئەڵێ ئێمە کاریگەری بۆنە یەکتریمان لەسەرە لەبەرەوە ئی پێوەەر نییە بۆ جوانکاری ئێستا ئەمڕۆ من ئەوەی کە بیستمە لە ها نەخۆشەکانیە نیانی بۆنە دایکی لەگەڵی هاتۆ دایکی تەمەنیە بۆ نمونە شەستەکانی بیرێ هەفتەکانی بیرێ هاتۆ بەلا ئەڵە دکتۆر وڵی ئێمە کاتی خۆی کێکێک لێوی ئەستور بە ئەنۆ لچک لێرە ئێستا خەڵک پارە ئەیا بەس بۆی لێوی گەورە بێ یانیا تر نازانی لەوە چێ بۆنە بۆ ماوەیەکی تر ئەمە دەوری نەمێنێکێک لێوی تەنک بێ جوان بێ یعنی جوانکاری پێوەری نییە ینی جوانکاری کەوتۆ شتێکی ڕێژەیە کاتە متمانە بەخۆبوونی کەسەکان خۆی زۆر ڕۆڵ دەبینێ لەم بابەتەیە طبعاً ئەکید بۆنە کەسەکە وا باشە متمانەی بەخۆی بێ وا باشە کە من هەمیشە وتم ئەگە زەرور نەبێ گوناح حەدانیشێ دەستکاری خۆ بکەیت هەرچەند من ئیشی بۆ تۆ سفلەر زۆر مشکلی نییە وامێنێت بەس نەشتەرگەری جوانکاری مشکلەوە خۆی لێ نایەتەوە تەواو بەس بۆنە بۆ تۆ چیسێک بۆ تۆ کسەکە فیلەرەکە ئەو ئەگەر دەوریشی نەمێنێ یا بەدڵیشی نەبێ خۆی شەژمانگە گەمێنێتە ئەو پەڕی ساڵێک ئەمێنێتەوە یانە دوای خۆی تر تای نامێنێ و هیچ کێشەی دروست ناکە بەڵام بە تایبەتی نەشتەرگەری جوانکاریەکان ئەوە یەک جارەتەوە ناتوانانی ینی بۆن تۆ ئەو لوتە و تازە بچوو کردێتەوە گەورە ناکرێتەوە تەواو ئەو پێستە و تازە بڕیوەی دەموچاو تۆ تازە تەواو جاری تر
ناتوانانی بۆی دروست جارێکی تر مەجای جارێکتر مەجای تیان نامێت ئەوەیە مشکل. دکتۆر ئەگەر باس لە لێکەوتە تەندروستیەکان بکەین هەڵبەتەوەی کە دەبینرێت پزیشکانی پێست و جوانکاری خۆیان کەمترین نەشتەرگەری جوانکاریەکەن و کەمترین بابەتی جوانکاری ئەنجامێت لێکەوتە تەندروستیەکانی چین کە ئەوانەی زانن و وڵاتی نەیزانن و ئەنجامێدن. وەڵی خۆ تۆ پزیشکیش وەکو هەموو خەڵکێکی تری ئاسای ئێمەش لەو کۆمەلگای ئەژینی خۆ خەڵکەمووی نایکە لە ساسە جوانکاری نەکردو بۆنە بڵێ نیوەی کۆمەلگا بەلایانی زۆرە جوانکاری بکە بەڵام خۆ نیوەکەی تری نایکە ئەنی پزیشکیش وەکو ئەو خەڵکە وایە خۆی ینی شەر نییە لە ساسە لەبەر لە لێکەوتە تەندروستەکانی بێ لەبەر لێکەوتەکانی بێکە جوانکاری ناکە یوە هەر خۆی حەزی بە جوانکاریەکە نییە یوە هەیە بیزە لەبەر لێکەوتە تەندروستەکانێتی وەنمونە یا کاریگەری ئەزانە کاریگەری ئەو نەشتەرگەرە جوانکاریانە وەنە تۆ لوت عملیاتەکەی بەیانی هەناسە و تو نەبێ بەیانی تووشی حساسیە دەبیت تۆ ناتوانانی بەیانی بەتاوی لە ژوویەکی ساردا بخێ بێ ژوورەکە بەردەوام شێدار و گەرم و نازان چی بێ بەڵام تۆ هەموو نەشتەرگەری لودنەکەی وانە ئەو جۆرە کێشانە و کەمتر توژە بێ ینی تۆ ئەو لێکەوتانە ئەبینیا کاریگەری بەنجەکە تۆ بەنج عام وەرەگری لەوانەیە بۆ نمونە کاریگەری بەنجی عام لەسەر تا بمێنێتەوە تووشی سەرێشەوکە بۆ هەمیشەیی تووشی کۆمەڵە گیر و گرفتی تەندروستی ئەکرێت ئەم جوانکاری و نەشتەرگەریە جوانکاریانە تووشی نەخۆشیێکی درێژ خەیانەت بکە زۆر جار بۆ نمونە بەڵێ هەیە بووە ئێمە کەسەکە لوتی بۆ نەشتەرگەری بۆ کراوە ئایبینە بە پێشەوە دوای ئەوە سەرەکەی تووشە ناسەتونی بۆ یا لایەکی لوتی ئەگیرە لایەکتری ناگیرێ یا تووشی جۆرێک حساسێت یا هەستارەتی بە هەوای ساریا بە تەپوتۆ زودوکەڵ ئەوە تا ئێمێنێتەوە یا تووشی سەرێشە ئەبێ زۆر جار بەوەی کاریگەری بەنجەکەەوە ئیتر ئەوە هەمیشەی تا ئەمێنێتەوە ئەو سەرێشەیە یا ئیتر گیرروگرفتەکانی جوانکاری زۆر جاری وایە کەسەکان خۆی نەشتەرگەرە جوانکارەکەی بەدڵ نیە بەناڕەکی بۆی کراوە خۆی هەڵی پزیشکیش بازەکەین لەم بینەیە جاری خەتای پزیشکەکە بووە جوانکارەکەی بە شێوێکی جوان بۆ ئەنجام نایەوە هەرچەند خۆ هیچ پزیشکی حەز ناکە ئیشەکەی ناشرین بێ بەڵام ئیتر ئەمە لە هەموو دنیا ئەوە باوە جاری وایە تۆ ئیشەکە ئیکەی ڕێک دەرناچێ وەکو یەک دەرناچێ بەڵێ نەخۆش ئیشی کەسەکە خۆی قرس بێت ئیشی کەسەکە ئەو ناڕێک بێ نەتوانێت بە نوعێک بێ بۆ کەسەکە خۆی پزیشکەکەش ئیشەکەی بەدڵ نەبێ نەخۆشەکە خۆشی نەتیجەی جوانکارەکەی بەدڵ نەبێ ئەمانە ئەمێنەوە بۆ هەمیشەی بەڵاو کاریگەریان هیچ کات بووە کە خۆت وەکو ئەزمموی خۆت نەخۆشیە کات بێتە لایەن چارەخوازیات بێتە لات ئیشەکەت بۆ نەکرد بێت لەبەرەوەی کە زانی و تا ئەنجامێکی باشی نابێت سەرکەوتو نابێت بەڵێ ڕۆژانە ئەوە هەبووە ئێمە بۆنە تۆ خۆی پزیشکی بۆنە شارەزە ئێمەکە بڵێ لەخوا بەزای بکە نەخۆش زۆر ڕومانتەیەکە بۆنە کلینیکەمان بەردەوام قەرەباڵکە لەبەر ئەوەیە پێشن سلێکشنەکەی ئەنی شتێک کە من پێم نەکرێت خۆ من هەموو شتێک نازانم چی دکتۆر چ شتێک بۆ کاتۆ تەلات و بۆت نەکردووە بۆ من زۆر جار هەبووە تەمەنەکەی داوای چیان کرد بڵێ تەمەنەکەی ئەوە نەبەوەی بکەی یا بۆ نمونە دەموچاوی سەیرەکەی ئەمەی کە ئەو ئاوان بۆ بکە ئەوان بۆ بکە بۆنە دەموچاوی ئاوا ڕاکێشیت و نازانم چی یا ڕسمێک پیشانەیە دکتۆر لەو شێوە بۆم کە ئەمە تۆ وەکو باسم کرد ناتوانانی ئەوەی بۆ بکەی بۆ خۆشە تاوان بارکەی بڵێ من ئەوەت بۆ ئەەکەم ئەوەش پێ نەکرێت چکە کاری پزیشکی ژیانی کاری ئێمەش بۆ نمونە سنووردارە تۆ بەسخوای گەورە توانێت کۆمەڵەکشت بکات تۆ بۆکو پزیشک توانای پزیشک سنووردارە پێویستە پزیشکەکە خۆی بزانێت ئەتوانێت چی بۆ بکە نەک بڵێ وەڵام من ئەوە بۆکەم و بۆکەم و بانی ئەوەش دەرنەسی خۆش نییە ئەوەنی هەم بۆ تۆ بانیێتەوە ئەڵە دکتۆر وا پێ نەوتم هەم بۆ نەخۆشەکەش حەز ناکە بەیانی ئەو چاڕوانێکی تەمان خۆیش بە بەلاش بۆی ناکەی ئەویش تەمان کۆمەڵک پارە سەرفەکە ئەومە پارەی سەرف کردو و سیرەکە ویشەیەکە ئەو ئێوێت تۆ بۆ ئەنجام نایەوە ئەنی تۆ ئێمە ئەبێ لایانی نەخۆشەکەش قسەکە بۆ ئەویش بگرین ئێمە لێرەی نەخۆشی لێ نییە بێمە دانیشن قسەی ئەوانیش پێین ینی ئەومە مەسرف و ئەومە هیلاک و ئەمە ئازارە و ئەو کات لە خۆ کوشتن و لەوەچێ بەلایانی کەمەوە تۆ نەشتەرگەرێکی جوانکاری بۆ هەفتەیە ڕۆژ لەسەر جێگە بکەوێ نە ئیژەکە نە کاسپیەکە و ئازارێک و بەردەوام عیلاج بەکارێنێ تۆ ئیشەکەشی بەدڵ نەبێ دکتۆر ئەم ئازار و بابەتی شین بوونەوە و شتانە لە کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێت دروستە بۆچی لە هەندێک کەسا ئەڵێ ئازاری زۆر یاخۆشی نەبێتەوە درەنگ چاکە بێتەوە هەندێک کەسیش زۆر بە ئاسانی و لە ماوەی چەند ڕۆژێکا باشە بێت کەوتۆتە سەرەوەی نەشتەرگەری وا هەیە قورسە تۆ بڕینی لو لە خوێنەکان یا ملو لە خوێنەکانی زۆر تێگە خوێنێکی زۆر لەو جێگەی نەشتەرگەریەت ئەوە یا هیوایە ملو لە خوێنەکانی بۆ نمونە بە شێوەیەکە کە
نەخۆشی وامان هەبووە هەر دەرزەکەی پیاکەی بۆ نمونە سەرەکەی شین بۆتەوە بێ ئەوە هیچ نەشتەرگەرێکیشی بۆ بکەیت هیواشەیە نەشتەرگەریشی بۆکەی شین نابێتەوە ینی کەوتۆتە سەر بوونێتی کەسەکە بۆنە جۆری مولو لە خوێنەکانی جۆری پێستەکەی یعنی ئەمانە ئەمەی جۆری خوێنەکەی بۆنە پەڕەکانی خوێنی چۆنە بۆ نمونە ڕێژەیەەکەی ینی ئەوانە کاریگەری لەسەر جۆری نەشتەرگەرێکش ئەێ نەشتەرگەری هەیە تۆ برینێکی زۆر دەبێت دروستکەی اینجا ئەو نەتیجایەوە دەسەوە ئەنێ نەشتەرگەری شێ بە لەوسێ بەیەک دوو تەقاڵێک دوستیت ئەو نەشتەرگەری کە تۆ ئەتەوێ بکە هەندێک قسە هەیە لە ناو خەڵکا بە تایبەتەوەی کە بۆ تۆکس و فیلەرەکەن دکتۆر کە یەکەم جار ئەنجامەیەات ئیتر دووبارە سێبارێتە بەردەوام ئەبێت ئەمە لایانی دەرونیەکەیە دکتۆر کە وا لەو کەسە دەکات کە بەردەوام بێت یاخود ئەوە تا ئەگەر بێت و لە دوای چەند جەلسەیەک وازی لێ بهێنێ بوون ئەوترێت یان باسەکراڵە پێستەکە شۆڕە بێت یان بڵێ ناشرینە بێت خۆی بۆ تۆکس و فیلەر ئەوەی نییە ئەو شتا بڵێ بەغەڵەت تێگەێنراوە لە خەڵک ئەڵێ کە بۆ تۆکسم کریا فیلەرم کرد دەمو چاوم فێرە بێ محتا دەبێت لە سەری ئەبێ بیکە مەژنە دەمو چاوم دوایی تێگەچێ نەخێر بەو شێوێنی خۆی ئەسڵان فیلەر هەرۆنی گەسید هەرۆنی گەسید لە پێستا هەیە کۆلاجین دروستەکە لە دوایەوە پێستەکە تو نەبێتەوە بە حیاتی پێستەکە وەکو پێشووتر هەر بەو شلیە بەو چاڵی چۆڵیە نامێنێ ینی پێستەکە عادەتەن لە دوای فیلەرەکەش هەر باشترە بێگەر فیلەریش نەکا بەڵام ئێمە قسەکەمان لەسەرەوەی ئایا وەنە هەر ئەوڵەوە ئەنجامی بای ئەنجامی هینەیە بەڵام ئەگەر ئەنجامی با ئەنی تۆ بێ لایەنە باشەکانیش باسکەین لێرە نەکەر ئەمی خراپ بێ بۆ تۆکسیش زۆر کەسێ بۆن ئێمە بەڵی بۆ چرچولۆچەکان بۆمان ئەنجامەوە هیوایە ئەک دوو جەرسەکە دەقەگرێ بە ساڵ نایکاتەوە ینی بۆ منە شقلی خۆی وەرەگری ویستم ئەو پرسیارەکەم دکتۆر لە هەندێک کەسە ئەوترێت زۆرتر ئەمێنێتەوە و هەندێک کەسیشێ لە ماوەکی کەماڵە نامێنەوێت جارێکتر دووباری کاتیان تازەی کاتەوە ئەمەش دیسانەگەڕێتەوە بۆ هەڵکەوتی جسمی کەسەکە خۆی وەکو باسم کرد بۆنە فیلەر هایلۆنیک ئەسیدە لە پێستا هەیە ئینزایمەکەی لە پێستا پێڵەن هایلیز هایلیز ئەوەیە کە ئەو هایلۆنیک ئەسیدە ئەتوێنێتەوە ینی بۆ نمونە بەردەوام پێست و هەموو جسمیش ئەتوانێت ماوەدەکانی بۆنە جسمی بۆ نەوەکو کالیسیۆم فۆسفات هەموو پێک ئاسن زیاد بۆ کەمیش ببێت ینی ئەتیادیە ئەمیش بۆنە هایلۆنیک ئەسیدەکە لە پێستا هەیە ئەکرێ زیابێ ئەتوانێت بۆی ئەو ئەنزایمەش ئەو هایلیز کەمی کاتەوە ئەم هایلیزەکە لە پێستی کەسێکە هەیە وەنە ئەو فیلەرە ئەوش بڵێ تۆ بە شێوکی تەسنیع دروست کراوەتەوە ئەیتوێنێتەوە یا کەمی ئەکاتەوە لە هەنێک کەسە ئەم هایلیزە زۆرە یا زۆر ئەکتیڤە زۆر چالاکە لە پێستیانە لەبەر ئەوە هەرچەند تۆ فلەری بۆ تێک یاڕۆنیگە سیدی بۆ تێەکەی سیرەکەی بۆ ماوەیەکی کەم ئەتوێتەوە یا بۆ نمونە کەمەکە لە هەنێک کەسیش باشەیە بۆ نمونە تۆ بۆ 6 مانگ بۆنە فلەرەکە بۆ ئەنجامە ئاتەن ئەڵێ 6 مانگەمە سەرەکەی 2 ساڵیشەوە خۆیەتی ینی ئەو ئەنزایمی زۆر ناچالاکە ینی نزیکەوە کە هەر ئیش نەکە ئەنی لە پێستە زۆر بەڵی زۆر چالاک نییە کە ئەو ماوەدەی تێکەکەی سیرەکەی نایتوێنێتەوە ینی تیادی ئەمێنێتەوە زۆرە ڕۆ جگە لە بابەتی جوانکاری بۆ تۆکس و فیلەرەکە ئەوەی کە باست کرد ئەو چالاک و ناچالاکە چالاک بێ باشیان چالاک نەبێ خۆی لە هەنێک کەسا خۆی هەموو شتەکانی جسم چالاک بێ وا باشترە کە چالاک بێ بڵێ وا باشتە کە چالاک بێ و بڵێ ئەنزایمەکان یعنی هەمووی ئیژەکە و مەزبوطەوە ڕێکوپێکە بەڵام لە هەموو کەسێک شەکە چالاکی زۆر ینی تا ڕادەیەک احتیادی بێ ینی نۆرمال بێ بەڵام شتێکی پێڵەن پیشن ڤاریشن ینی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەم ڕێژانە ئەگۆڕێ ینی بۆ نمونە تۆ فیلەرێکی 6 مانگی بۆکەی سیرەکەی ساڵێک ماوەتەوە یا بۆنە 2 مانگ ماوەتەوە یعنی ئەمە بە پێی پێستەکە ئەگۆڕێ بەس وا باشتر ئەنزایمەکانی هەموو پێست ینی من بە شێوە پزیشکەکەی باسیەکەم باسی وا باشەکە چالاک بێ هەموو ئیشکە هەمووی ئەکتیڤ بێ بەڵام بۆ ئەم لایەنە جوانکاریە کەسەکە لەوەسی زۆر حەز بۆی کە باشتر مێنێتەوە چالاک نەبێت بەڵێ حەز ناکە شەڵا چالاک نەبووە دەستخۆش دکتۆر لە کۆتاییدا دواوتەی خۆ دوا قسەی خۆ چ بۆ چارەخوازان وەکو ڕێنماییەک چ بۆ پزیشکانیش چی بەوانی شەڵی بەڵێ وەڵا سەرەتا بۆ خۆمان وەکو پزیشکان ئێمە پێویستەوە ئەوە بکەین کە گوێ لە کەسەکە بگرین ینی هەر ڕاستەخۆ ئیشەکەی بۆ نەکەیت و بیر لەوە بکەیتەوە ئیشەکە ئیشت بۆ کردووە و قازانجێکی کردووە و ئەمانە بیل لەوە نەکرێتەوە بیل لەوە بکرێتەوە ئایا لایانی دەرونی کەسەکە چۆنە ئایا تەقبولی ئەو گۆڕانکاریان ناکە اینجا لەگەڵ یا ڕابێش پێی بڵێ بۆ شکڵە دەرەچێ ینی پێشەوە پێی بڵێ ینی بۆ کەسەکە و ئاراجانی بیەکان ینی چۆن ئەڵێ کاریگەری لاوەکانی هەموو نەشتەرگەریەکانی ئەو پرۆسێسە جوانکاریانی کە بۆ ئەنجامی بڵێ
وەنە لەوچێ شین بوونەوەتە بێ لەوچێ خوار بێ لەوەچێ ئاسانە ماکەکانی لەوەچی ئیلتیهابە هەبێ ئەنی ئیشی وەرمونە بە مایەکی زۆر لەوەچێ ڕق ببێ اینجا دوای خاوێتەوە تر ئەو شتانە ئەبێ لەگەڵ نەخۆشە باسیکی نەخۆشەکەش وا باشە پێشەوەی کە بێ بچێ بۆ لای پزیشکی خۆ دەزانی ئێستا زۆربەی کلینیکان یا سنتەرەکان قەرەباڵگە لەوانێ پزیشکەکە و دەرفەتەی نەبێ دانیشێ نیم ساعت لەگەڵ تۆیە دانیشێ مشتەکانت بۆ باسکە لە ئەلفەوە تاکوویە تۆ بۆ نمونە وا باشە بخوێنیتەوە لەسەر یانی پێشەوەی کە هەر ئیشێک ئەنجام بی چیشتی لەسەر بخوێنی خۆ ئێستا ئەوە نەشت بەردەستە لەسەر قسەی وتیان نەڕۆی بەڵێ لەسەر قسەی وتیان نەڕۆی لەسەر قسەی وتیانی ڕەفیقەکانت بڵێم بڕۆت بۆ ناکەی ئاوا دەرەچێ ئاوا دەرنیا تۆ لەوە ئەچی بەزا بۆ بکەی ینی ئەو شتانە ینی کاریگەری خەڵکە لەسەر نەمێنێ یا برادەرەکانت یا تۆڕە کۆمەڵایەتەکانە لەسەر نەمێنێ و ئێستا لەخوا بەزیابێ هەر گوگڵەیە تۆ هەر بنووسە بۆنە عراجانبی فلێ هەر بە کوردی خۆمان بنووسە شتێک هەر بۆێنێ ینی بڵێ شتەکان ئەکسێسی زۆرە بۆی کە هەم نەخۆش معلومات وەرگێ هەمیش بزانێکە هەم لە دوو بەرنامی هاوشێن بەرنامێ بتوانێت ئەم بەرنامانە سیرکە دەستەکانە خۆش دکتۆریان زۆر سپاس مردومان کردی سپاس بۆ تەواوی زانیاری و تەواوی ڕێنمایەکانت سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵێ ئامادەبووی دکتۆر شێرکۆ ئەحمەد پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاری سپاس بۆی کە لەگەڵمان ئامادەبووی وەڵای عزیزان ئەچینە لای بابەتێک هەڵبەتە کە وەرزی هاوین و وەرزی گەرمادە یەکێک لەو میوانەی کە ڕاستەوخۆ بیری لێ دەکەینەوە یاخود ئارەزوی خواردنی دەکەین لە وەرزی هاویندا شووتیە. اینجا هاوکارمان ئاماج لە تەقتەق و لە ناوچەی کۆیە بابەتێکی بۆ ئامادە کردوین لەسەر بەرهەمی شووتی لە دەشتی کۆیە با بێکۆبینەری. سلااوان لێ بێت تۆم کاتتان باش بە هیوای تەندروستێکی باش بۆ گشتلایەک دیارە ئێستا وەرزی پێگەیشتنی بەشێک لە بەروبوومە هاوینەکانە لە سنووری نەحی سێگرکان و سەرزەی بچووک لە تەقتەق بە درێژایی زەی بچووک و بە درێژایی دەشتایەکانی سنووری قەزای کۆیە بەشێک لە گوندنشینان ئێستا سەرقاڵی چنینەوەی بەرهەم و ڕنج و ماندووبوونەکانیان کە لە بەهارەوە تاکوی ئێستا سەرقاڵی بوون ئێستا بە تایبەتی لەم گوندەی کێستا من لە گوندی بەردەسپیم لە سنووری نەحی سێگرکان خەڵکی ئەم گوندە بەشێکی زۆریان سەرقاڵی بەرهەمی شووتین واتە لێرە شووتێکی زۆر ئێزگار زۆریان کردووە ئەم شووتێک ئێستا هاتۆتە بەرهەم بەشێکی دەبن بۆ پارێزگاکانی هەرێم بۆ بەشێکی بۆ پارێزگاکانی ناوەڕاستی و خواروی عراق ئێستا من جوتیارێکم لایە یەم گوندە گەنجێکە دیارە ئەویش لە ڕێگای ئیشەوە بژەوی ژیانی دەستکەوت و لێرە هەلی کاری بۆ ڕخساوە سلااو لێ بێگە فەرمی تێرە پێم بڵیت بەرهەمی شووتی مانگی چەند لێرە دەچەندرێ و مانگی چەند بەرهەمەکانتان دەچنەوە شووتی لێرانە لە مانجی سێ دەچیندرێ لە مانجی سێ دەچیندرێ حەسەب مەسەرەن ئێستا ئەمە دەیکەینە سێسار وەجبە وەجبەک دەکەینە مەشتەل وەجبەک دەکەینە جەمەلۆن وەجبەک دەکەینە سمکە بەڵام ئەو وەجبەی ئێستا مەسەرەن کردمانە جەمەلۆن ئەوە بەسەر چووە وەجبەی مەشتەلمان ئەویش وە لە خلاسیتی وەجبەی سمکەشمان ئێستا تازەوە پێگەیشتووە بەڵام شفتەکەمان نایەبە شفتەکەمان دەرەجەیەکە لەگە شفتی هەموو منتیقە فەرقی هەیە بەڵام شفتی ئێمە ئێستا کە چونکە هی ئێران دێتە هەولێر بەهۆی ئەوە شفتەکەمان لە بازار سەحری زۆر بەکەم دەڕواتن بەڕاستی ئەگەر حکوومەتەکەمان ڕێگریەک لە ئەو وڵاتانە بکە ڕێگری بکە کە نێنن کە ئەوەی خۆمان پێگەیشت بەڕاستی ئێمەش ئیسپادەك دەکەین دەنەگەوها بڕوە ئێمە بەڕاستی وەزعمان یعنی زۆر لە خەتەردایە چیلۆی لایلۆن ناکڕێ بڕۆ فەرم و بڕۆ بازار قەترە دەکرێنە لایلۆن دەکڕێ هەمووی دوو قیمەتە ئەگەر ڕێگە چارەکمان لە بۆ بدۆزنەوە ئەمە مەمنونی ئەو کار بەدەستانێنە ئەگەنا بەڕاستی وەزعمان زۆر لە خەتەردایە لە ڕووی تام چێژەوە بە شێوازێکە تام چێژێکی هەیە با بڵێن بەجیاوازتر لەگە شووتە بیانیەکان ئەوان لە دەروی وڵاتەوە شووتی ئێرانە فەرقی هەیە لەگەر وڵاتەکانی تر شووتی ئێرانە تام و چێژی فەرقی هەیە لەبەر ئەوەی بە دەرمان گەورە ناکرێ بە ئاوەکی سازگار ئاو دەدرێ بگرە یعنی قەت ئەمە بە دەرمان و شتیاش گەورەی ناکەینەوە شووتە بە حڕێتی خۆی گەورە دەبی تام و چێژی فەرقی هەیە لەگە شووتی دەرەوە یعنی بگرە مشتری دەرەجەیەکمان هەیە لە سلێمانی لە هەولێر لە پردێ تەلەفۆنمان بۆ دەکەن دەرن کاکە شفتیمان بۆ بینن باشەوە کارە بە هەرەوەزی ئەنجامت بە شێوازەکە چێ هاوکارە لە ڕێنینەوەی ئەو شووتیانە لێکردنەوەی شووتیانە و بردننی بۆ ئەو شووتیانە عملی لێ دەگرین ئەمە عملی لێ دەگرین ڕۆژانە 5 ئەمە لە 6 ئەمەلەیە لێ دەگرین لە بۆمان لێ دەکەنەوە و لە سعات 5 بەیانی دێن هەتا سعات 7 بەیانی برین 3 بار 4 بارمان لێ دەکەنەوە پاش نێڕوانانیش لە پاش عسر بە هەمان شێوە لێ دەکەینەوە
عین بە هەمان شێوەکو برێن بەیانیان ئەوان شەر بە عملێ دانیێوارانیش زانیارەکان دەست خۆش بێ برای بەڕێزی بەڵێ وەکەوەی ئاماژەی پێکردیارە شووتیم ناوچەیە تایبەتمەندی خۆی هەیە هەم لە ڕووی تام هەم لە ڕووی چێژەوە ئەم لە ڕووی نرخەوە ئاماژەشی پێکردیارە نرخی شووتیەکان لە بازار تا ڕادێک بە بەراورد بەو شووتیانی کە لە دەروی وڵاتەوە دێن نرخی زیاتر دەکەنەوە لە ڕووی قەبارەشەوە ئاماژەی پێک شووتیانی کە لە بەهار و لە مانکانی ڕابردوودا کراون بەشێکیان گەیشتنەتە بەرهەم و بەشێکیشان لە ئێستا بەدواوە دێنە بەرهەمی شووتی لەم سنوورە گرنگی زیاتری پێدراوە لە بەروبوومەکانی تر هەرچەندە بەروبوومی تری هاوینە لەم سنوورە هەن بەڵام شووتی زیاتر کراوە بابلن شووتیەکانی ئێرەش تایبەتمەندی زیاتری هەم لە ڕووی تام و چێژەوە چونکی بە ئاو هەوا و خاکێکی و پاک بەرهەم دێتە بەرهەم وە وەزنیشان لە نێوان 15 بۆ 20 کیلۆ هەندێک جاریش نزیک دەبێتەوە لە 25 کیلۆ. سپاس بۆ هاوکارمان ئاماچ بۆ ئامادەکردنی ئەو ئەزلایفە دەچینە لای کۆتا بڕگەی پرۆگرامی ئەمڕۆمان ئەویش تایبەتە بە کوردستانی نوێ ئەم ژمارەی بەردەستی من ژمارە 8705 من لە دیارترین ناونیشانەکان بۆ ئێوە دەخوێنمەوە لە لاپەڕێکی کوردستانی نوێ داهاتوە ئامادەکاری بۆ کۆبوونەوەی نوێنەران دەکرێت ئەمڕۆ سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران و سەرۆکی فراکسیۆنەکان کۆ دەبنەوە. شەپۆلی گەرمە و ئاگر تەنگیان بە چەند وڵاتێکی ئەوروپا هەڵچنیوە. لە لاپەڕەدوودا چەند بابەتێک لە خۆ دەگرێت سەرۆکوەزیرانێکی دیکەی ئەوروپا دەست لە کار دەکێشێتەوە. ماڵی مام لە بەغداد ماڵی ئارامی عێراقیەکان کە مەشوان کەریم نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. شەپۆلی گەرمە و ئاگر تەنگیان بە چەند وڵاتێکی ئەوروپا هەڵچنیوە لە ئامادەکردنی دیاری سابیر. لە لاپەڕەسێدا هەواڵ و راپۆرت چەند بابەتێکی تێدایە حیزبی شیوعی چین گرنگی دەدەین بە پەیوەندیەکانمان لەگەڵ یەکێتیدا. ئەمڕۆ سەرۆکاتی نوێنەران و سەرۆکی فراکسیۆنەکان کۆ دەبنەوە لە لایەکترەوە کۆڕێک لەبارەی پرسی جێندەرناسی بەڕێوەچوو. سعودیە پێکێنانی ناتۆی عەرەبی ڕەت دەکاتەوە. لە لاپەڕە چواردا هاتووە جوڵەی بازاڕەکان کەس بووە بەرزبوونەوەی نرخ گیرفانی هاوڵاتیانی هەڵتەکاندووە بابەتێکە لە ئامادەکردنی ڕێزە حسێن. لە لاپەڕە پێنجدا دوو بابەتی دیار لە خۆ دەگرێ بۆچی جوتیارانی هەرێم نیگەرانن. بابەتەکە ئەیاز هەرکی ئامادەی کردووە. مینەتی خانەنشینانی هەرێم و چارەسەر ئەمەش بابەتێکە فەرهاد ڕەشید پارێزەر ئامادەی کردووە. لە لاپەڕە شەشدا دوو بابەت لە خۆ دەگرێت عێراق شکستیان سەرکەوتن. زانا ڕەزاق نووسیوێتی و لە لاپەڕە شەشی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لایەکی ترەوە لە ڕۆژاواوە فەتحوڵڵا حوسێنی دەڵێت پەنابردن بۆ چارەسەری ناوخۆیی. لە لاپەڕە حەوتدا ئەگەر یاسا سەروەر بێت پێکەوە ژیان ئاسان دەبێت. مەریوان قەرەداغیان بابەتەی نووسیوە لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە ناو ڕووداوەکاندا ئازاد ئیبراهیم ئەحمەد دەڵێت سەردەمەی ئەمریکا لە سەردانەکەی بایدندا. لە لاپەڕە هەشدا پێشبڕکێ بە دەستێنانی چێکی ئەتۆمی سەری هەڵداوەتەوە. تارا شێخ عوسمان ئەم بابەتی ئامادەکردووە لە لایەکترەوە جیاوازی چواردەی تەمووز لە فەڕەنسا و عێراقدا. لە لاپەڕە نۆدا چەند بابەتێک لە خۆ دەگرێ ئەو هەڵۆی بە دڵشکاویش لوتکەی جێنەهێشت لە لایەکی ترەوە لە 46مین ساڵیادی شەیدبوونی ئیبراهیم میرانیدا. سەنگەرێکی تۆکمەی کوردایەتی ئەمە سێ بابەتی دیاری لاپەڕەنوێی کوردستانی نوێ بوو. لاپەڕەدە چەند بڵاوکرا و ئاگاداریەکە ئەو چەند لۆگۆیەکی کوردستانی نوێ و چەند بابەتێکی تری تێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕیانزەدا هاتووە لەژێر ناونیشانی کەلتور ڕەچەڵەکناسی وشەی میوزیک. ڕێژوان تەها ئەم بابەتی ئامادە کردو لە کوردستانی نوێتە بڵاو کراوەتەوە. لە کۆتا لاپەڕەدا چەند بابەتێک لە خۆ دەگرێ بوو بە سەرۆکی لیژنەی داوەرانی فیستیڤاڵی ڤێنێسیا ئەمە لە دیارترین ناونیشانە هەرێمەکانی جنۆکە ئەمەش بابەتێکە بڵاو کراوەتە منداڵانی نیوەشە و مش بابەتێکی ترە کەنێر عەبدوڵڵا لە کۆڵن سیمینارێک دەربارەی دۆخی ژنان ئەنجام دەدات. ڕۆژی شەممە 16 حوتی 2022 لە کۆڵنی ئەڵمانیا ڕێکخراوی ئامێز بۆ ئاوێتەبوونی کولتوری کوردی و ئەڵمانی سیمینارێکی بۆ نووسەری گۆڤاری
تەوار خات و کنێر عەبدوڵڵا ڕووناکبیر و نووسەر و چالاکوانی بواری ژنان ڕێخی سەڵبەت بابەتەکە درێژەی هەیە بەڵام من تەنها ئەوەندەیم خوێندەوە. کوردستانی نوێ پاشکۆی هەیە پاشکۆی ئەمجارەی تایبەتە بە ستادیۆم کە چەند هەواڵێکی وەرزشی ناوخۆی و جیهانی تێدا بڵاو کراوەتەوە یۆرۆی 2022 کچان دوا هەنگاوەکانی قۆناغی گروپەکان ئەمە وردەکاریەکەی تێدا بڵاو کراوەتەوە خولی تۆپی پێی مام لەلایەکی ترەوە یادەوەری وەرزشی خەسرە و گوڕ و نووسیوەتی و بڵاوی کردوەوە باشترینەکانی خولی لاوانی یانەکانی کوردستان ئەمەش بابەتێکی ترە بڵاو کراوەتەوە لە لاپەڕەستێدا مانگی داهاتوو ماستەرز و گرانسلامەکان دەست پێ دەکاتەوە لە کۆتا لاپەڕەی ستادیۆمدا لە دیارترین ناونیشان کە بڵاو کراوەتەوە ئەم مانگە دوو قۆناغی تری فۆرمۆلاوان بەڕێوە دەچێت دەتوانن وردەکاریەکانی بە تەواوی لە ستادیۆم و تەواوی بابەتەکانی ترکە لە کوردستانی نوێدا ئاماژەم پێدا بخوێنەوە. گەشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان و بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینی و لە پرۆگرامێکی تر و با کۆمەڵێک بڕگۆ بابەتی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودەبن.